هەفتەیەک بەسەر دەستپێکی پرۆسەی خوێندن تێپەڕیوە تا ئێستا دەرگای قوتابخانەکان بەهۆی بایکۆتی مامۆستایان و دواکەوتنی موچەوە نەکراوەتەوە. سەرڕای ئەوەی موچەی مانگی 7 دابەش دەکرێت، بەڵام مامۆستایان دەڵێن درێژە بە بایکۆت دەدەن و بە دابەشکردنی یەک موچە بایکۆت ناشکێنن. لەسەر موچەی فەرمانبەران و منی مامۆستا بە هیچ شێوەیە بایکۆت ناشکێنین هەتا دەسەڵاتی سەرانی هەرێمی کوردستان کە خەریکی تاڵانکاری و بڕۆی و چەتەین هەتا بەچۆکدا نەکەون بە یاسایەکی تەربەوی تەندروستی کارگێڕی وڵات نەڕۆن بەڕێوە. 10 ساڵە لە ساڵی 2014 ئێمە ئەناڵێنین بەدەستیانەوە، ئیتر لەمە و دو ئەبێ ئەوان بناڵێنن بەدەست ئێمەوە، ئەوان بچن سوالەکان قەرزەکان دزی ئەکەن پیاوە کوژن، ئەبێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکەن. مامۆستایانی ناڕازی دەڵێن ئەمساڵ هاوشێوەی ساڵانی پێشوو نییە، ئەوەی دەستیان داوەتێ خەباتێکی مەدەنیە. سەرڕای ئەوەی کە ناگەڕێنە نێو هۆڵەکانی خوێندن، چالاکیەکانیشیان لە بایکۆتەوە دەگۆڕن بۆ خۆپشاندان تا تەواوی مافەکانیان دەستەبەر دەکرێت. دڵنیایە من بایکۆت ناشکێنی و پێمان وایە هەر کەسێک لەم بارودۆخا بایکۆت بشکێنێەوە خیانەتەکە بە نیشتیمان بم شۆڕشە مەدەنیە و بەڕاستی ینی عیبە و ناشرینێکی گەورەی لەسەرشانی و داواکارین ینی مەرجعی مامۆسایان و فەرمانبەران تەنها ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی بێ و گوێ بۆ هیچ حیزب لایەن و وا بڵێن کەس لایەن و گروپێکی تر نەگیرێت و هەر کاتێک ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی هەر بڕیارێکیدا پابند بۆ بڕیارانەوە چکە هەمیشە ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی ئەو بڕیارانە ئەدا کە بڕیارگەلێکن کە خزمەت بە دۆستی مامۆسایان دەکات. بەهۆی بایکۆتی پرۆسەی خوێندنەوە قوتابیان زیانمەندی سەرەکی بوون. حکومەتیش خۆی هیچ هەنگاوێکی نەناوە بۆ چارەسەرکردنی گرفتی دارایی و موچە و چاوی لە دەستی بەغدایە. موچەخۆران دەڵێن ئەگەر حکومەت ناتوانێت موچە دابین بکات با شکستی خۆی ڕابگەێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.